ئەگربەستی جەنگی نێوان ئیسرائیل و ئێرانە کە بە نێوەنگیری ئەمریکا بەڕێوەچوو لە پاش 12 ڕۆژ جەنگ و هێرشووە وەڵامکاریەکی تند و بەهێز لە نێوان هەردوو وڵاتدا. ئێستا دەوترێت ئەم ئاگربەست ڕاگەێنراوە بەپی ئەو کاتی کە ئێستا هێشتا کاتماوە بۆ ئاگربەستەکە کاتژمێرێک بەرلێسەوەتە لە کاتژمێر 12 تا 12 شەو ئیتر ئیسرائیلیش دەبێت بە هیچ شۆرێک هێرش نەکاتە سەر ئێران کە لە کاتژمێرەکانی ڕابردوودا ئەم مەرجە بۆ ئێران هەبوو. لە دوای ئەم کاتژمێرانەوەی تر جەنگی نێوان هەردوو وڵاتەکە بەپی ئەوەی کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باسی کردووە دەچێتە قۆناغی کۆتایی واتە جەنگ بە فەرمی کۆتایی پێدێت و کۆتایی پێهێنانەکەی ڕادەگەێنرێت. بەڵام ئەوەی کە ئێستا جێگەی باسە ئایا ئاگربەستەکە ڕادەگەێنرێت یاخودنا متمانی لەسەرە یاخودنا ئەمە و کۆمەڵێک بابەتی دیکە و کۆمەڵێک پرسیاری دیکە لەگەڵ میوانەکەماندا باس دەکەین و دەپرسین. ئەویش میوانەکەمان دکتۆر سامان شاڵیە شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتیە جەنابێ ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی پرسی ڕۆژن. دکتۆر سڵاو لێبێن یۆڕۆ باش سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئیتر لە پاش 12 ڕۆژ ئاگربەست ڕاگەێنراوە بەڵام ئاگربەستی کە ئێستا هەیە و باسی دەکرێت دەچێتە بواری جێبەجێکردنەوە. سپاس بۆ ئەم چاوپێککەوتنە نیوەڕێی ئێوەش باش. طبعا ئەم جەنگە کە ناوێنە جەنگی 12 ڕۆژی لە 12 سەعاتە وەستانی ترامپ و دائما نوتومە تەنها کەس دەتوانێت ئەم شەڕە بۆستێ ترامپە و توانی بیوەسێنێ. بەڵام ئەم خڕوقاتانەی کە ڕوویە لە سەعات 2:30 کە موشکێک بەر ئیسرائیل کەوتووە اتهامی ئێرانەکە کە ئەو موشکە لەوێەوە هاتووە و ئێرانیش ئەڵێ ئەو موشکە ئێمە ئەگامان لێ نییە. ئایا ئەمە موشکە لە چۆ هاتووە یانەوە تا لە ناو چۆنەڵێ لە ناو ئێرانی شقاقێک هەیە یانەوە تا جەماعەتی پرۆکسەکانی لە عێراقەوە نردووانە دەربارەی ئەو دوو هجوومەی کە کرا سەر معسکەری تاجی و معسکەری ئیمام عەلی کە ئاگرێکی زۆری تیاکەوتەوە تاجی دژە ڕاداراتی هەمووی زەرەری پێگەشتووە. ئێشتام ڕوون نییە بەڵام ئێران ڕئیسی ئەرکان و میدیای ئێران ئەڵێ ئێمە هیچ ساڕۆخێکمان نەگرتوتە ئیسرائیل دوای ئاگربەستەکە. بەڵام ئیسرائیل کات کە وەزیری دیفاع ئەڵێ ئێمە ڕنگ وەڵامی زۆر تونگمانە بێتەوە بۆ ئەم کارە. اینجا جارێ ئایا زانی وەڵامی ئیسرائیل ئەداتەوە یان ئەمریکا توانێت زەختی لەسەر بکە کە وەڵام نەداتەوە. لێرە ئەم ئاگربەستە تەبعاً ئێشتام ڕوون نییە چۆن نییە. تەبعاً خۆ دەزانن دائیمەن لە وردەکاریەکانە شەیتانەکە لە وردەکارەکانی ئەم ئیتیفاقیە کە کراوە. زۆر باشە دکتۆر سامان دەکرێت پرۆکسیەکان بە جۆرێک لە جۆرەکان ئەم ئاگربەستە تێک بدەن؟ ئەگەری ئەمە هەیە دەکرێت بە دیاریکراوی پرۆکسەکانی ئێران نەکەونە ژێرباری قەرارەکانی حکوومەتی ئێرانەوە و هێرش بکەنە سەر ئیسرائیل و ئەم دۆخە بشێوێنەوە دووبارە؟ ئەو ساکە ئێران ئەڵێ من دەسەڵاتم نییە بەسەریانەوە خۆی تەبرەیەکە لەو مۆزوعە ئەگەر پرۆکسەکان بەڵام پرۆکسەکان لەژێر جێگەی باوەڕە دکتۆر ئەگەر پرۆکسەکان لە ژێر دەسەڵاتی ئێراندا نەبن یاخود بە جۆرێک لە جۆرەکان بەگوێی ئێران نەکەن؟ بەڵێ توانێن خۆ بەڵام من قەناعەتم وانە قەناعەتمەوەی ئەوان بە ئومرەتی ئێران نەڕۆن و لەم شەڕەشە بێلایەنی خۆیان هێن وەستان و هیچ شتێکیان نەکرد. ئەم هەموو تەهدیدەی کە ئەکرا لە هیچ لایەکەوە نەچوونە ناو شەڕەکەوە چێ پرۆکسەکان لە عێراقا چێ حوثیەکان و هەروەها حیزبڵڵا کە هەمویان ئامادە بوون کە بە سەدان هەزار موشک هەڵڵەن و خەڵک بنێرن و یعنی ئەنواع وشکال جۆمان لە هەڕەشە بوو لەم لاو لەولا بەڵام هیچیان نەکرد. بڕوا ناکەم لە دوای ئەوەی کە ئەم شەڕش بوەستێت هیچ بکەن چونکە ئێران بە قووەتەی خۆیەوە نەیتوانی هیچ بکات بەرامبەری یەک شەڕێکی خوێناویان دروست کرد نەتیجەکەش بۆ وەشکایەوە کە ئەبێت بە مرجەکانی ئەمریکا ڕێبکەوێت. من قەناعەتم وایە ئەوایە ئێران لە پێشەوە بە مرجەکان ڕێبکەوتایە زۆر شتی زیاتری دەسەکەوت و ئەم چۆنەڵێ ئەم شەڕەش دروست نەئەبووت
و توانی شتی گەورەتریش بەدەست بێنن چونکە پێی وتن وتیان ئەگەر ئێوە ڕازی بن بە شەرتەکانی ئێمە ترام ئەیوت ئێمە ئێرانەکەینەوە بۆ دەوڵەتێکی گەورە لە ناوچەکە. باشە دکتۆر ئەم ئاگربەستی کە ئێستا هەیە وەکوی کە باس دەکرێت و خودی دۆناڵد ترامپ خۆی سەرۆکی ئەمریکا تکای لە هەردوو وڵاتەکە کردووە ئەڵێ تکایە پابندی ئەو ئاگربەستە بن. متمانەی لەسرە دەکرێت متمانەی لەسەردا بنرێت و ئیتر ئەمە پێمان وابێ ئەم جەنگە کۆتای هاتووە لە دوام ئاگربەستەوە؟ بە قەناعەتی هەردوو لاکە گەشتونەتەوە قەناعەتەی کە بەسە تر بوەستێنن زەرەرەکە لەمە زیاتر نەبێ چونکە هەردوو لا زەرەریان پێگەشتووە بەڵام زەرەری ئێران زۆر زۆرتریشە لە زەرەری ئیسرائیل بەڵام شەڕەکە لێرە بوەستێک کۆتایی بێت چونکە ئەگەر کۆتایی پێنێت شەڕەکە زیاتر تەشە ناکە و وەکو پێش ئەوەی کە ئەعلانی ئەم ئاگربەستە بکات ترامپ ئەیوت ئێستا وەختی ئەوە هاتووە ئەگەر ئەم ڕێژێمە نەتوانێت ئەم ئێران کاتەوە بە دەوڵەتێکی مەزن جارێکی تر کەواتە ئەبێ بڕۆن لەسەر ڕژیم یعنی وا ڕۆژ بەرەو ئەوەی کە ڕژیمیش دەمێنێ ڕژیمەکەش بگۆڕن لەبەر ئەوە ئێستا وەختی ئەوە هاتووە هەموو لایەکە بە نەرمی بە دیبلۆماسی ئەم کێشەی هەڵکەن و زۆریش تومە من ئەم چارەسەر هەرە بێ بە مفاوزات چارەسەر کرێ چونکە کەس لێرە براوە نییە خەڵکەکە و ملەتەکە زەرمەندیە وەڵو ئەخیرە بێت و هەروەهاش بینی اقتصادی ئێران چەند زەرەری کرد لەم چڕا ئەو ملیاراتی دۆلارەی کە لە چەک و تەقەمەنی و ملیاراتی سەرف کرد لە بنیەی تاقەی نەوەوی چی لێ هات بەداخەوە تر ئەمە شەڕە و ئەمە شەڕیش بە عەقڵ بە ڕقی ناکرێ بەکە لە ڕقی ناکرێ بە ڕق ناکرێ شەڕ ئەبێ دوورکەوێتەوە ئیسان لێ تاکوم بتوانێت بە دیبلۆماسیەت و عێراقیش توانی لەم شەڕا بەڕاستی خۆی دوورخاتەوە لەوەی کە ببێ بە بەشێک بەڵام ئەوەی کە دوێنێ شەو ڕوویدا نەختێک چۆنەڵێ عێراقی خستە گومانەوە کە ئەبێ ئەویش بەشێ بێ بەڵام بڕوان ناکەم هیچ وەڵامێکیان هەبێ بۆ ئەو دوو تەقینەوەی کە ڕوویە لە تاجی و لە معسکەری ئیمام عەلی. باشە دکتۆر سامان کەواتە پێت وایە قسەکەی دۆناڵد ترامپ لە شوێنی خۆیتی کاڵێ ئێمە جەنگمان کرد بە خاتری ئاشتی یعنی جەنگمان ڕاگەیان جەنگمان کرد ماوەی ئەم 12 ڕۆژە لە جەنگدا بووین بۆی کە ئاشتی بەدی بهێنین ئەمە چۆن دەبێت تۆ چێڵی لەسەر ئەمە پێت وایە ئەم دەستەواژەی لە شوێنی خۆیەتی؟ بەڵێ خۆی لە هەوە ڕۆژەوە لە بۆ هەموو عالەمی ئەلان کرد ئەڵێ ئاشتی لە ڕێگای قووەتەوە ئاشتی لە ڕێگای قووەتەوە لە قووەتەکە سێشتا یەکەم دیبلۆماسیە ئابووریە ئینجا سەربازیە ئەو هەوڵیان نا بە دیبلۆماسی دوومانیان نانێ بەڵام سەری نەگرت هەوڵیان نا بە ئابوورێکی سەختیان قسە سەر ئێران هەر سەری نەگرت ئەوە بوو کە عملێتێکی نەوعیان کرد لە ئێرانە کە توانی لە ڕێگای فرۆکەی شەبەحەوە کە پێڵم بیتوو بتوانێت نەتەز و لەگەڵ فۆردۆ بۆمبارد بکە توانی لەو و هەروەها ئەسفەهانێش بە موشکی تۆماهۆک لە بەحرەوە لێیدا و توانی ئەم عملێتە بەسەرکەوتووی بیکات کە تایارەکە لە ئەمریکا و ڕفی 37 ساعتی پێچوو قمبەلەکانی خۆی فرەیە وەگەڕایەوە لەگەڵ ئەوە 625 تایارێکی لەگەڵا بوو هەمووی ئەم تەنسیقێکی زۆر گەورە بوو بێ ئەوەی ئێران ئاگای لێبێ بێ ئەوەی فیشەشێکی لێبرێ عملێتەکە تەواو بوو ئەمە ژوای کرد کە جەنگەکە بوەستێت و ئەوەی کە بینی مانەوە ڕەتفعلەکەی ئێرانیش کە لە قەتەریە لە قاعدەیەکی قاعدەکە تقریبا چۆڵ کرابوو و پێشوەختەش بە ئێران بە قەتەر و بە ئەمریکا جووترا بوو و سەرۆکی ئەمریکاش سپاسی ئێرانی کرد کە پێی وتون پێشوەختە ئەمەش وەکو زەربەکەی کە وەختی خۆی قاسم سلێمانی کوژرا لە عین الئەسەد ئێران هەندیسانەوە بە ترامپی ود ئەو وەختەش کە والیانین بەڵام زەرەر نادەین وانە ئەمە چۆنەڵێ بەس بۆ خەڵکەکەی خۆی کاڵێ ها جوابم هەبوو بەڵام
ئەمە هینێکی لاواز بوو زۆربەیەکی لاواز بوو زۆر باشە دکتۆر بەهۆی ئەوەی کە ئاشتی ببێت. باشە دکتۆر سامان دۆناڵد ترامپ وتی هەردوو لە واتە ئیسرائیلش و ئێرانیش هانایان بۆ ئێمە هێناوە بووی بگەن بە ئاشتی و بە ئاگربەست. من ئەم قسە بە دیوی ئێرانە باسەکەم کەواتە ئەگەر بووە بێت ئێران داوای لە ئەمریکا کردبێ ئاگربەست ڕابگەنرێت و وەشەر کۆتایی پێ بکەواتە دەبێت لە داهاتوودا بە مەرجەکانی ئەمریکاش ڕازی بێت. بەڵێ تەبعاً خۆ ئاگربەست بێ مەرج ناوەستێت ئەو جهەتەی کە دۆڕاوە لە شەڕەکە و بێ قبولی مەرجەکان بکات و ئەو مەرجانش لە هەوڵەوە عینەن شت بوو زیاتریشان دەزەکەوت ئەگەر لە هەوڵا بیان کردەکەواتە ئەم شەڕە بۆ کرا ئەم شەڕە لەبەر چی کرا یعنی ئەبێ هەندێک سوال هەیە لە ڕۆژانی داهاتووە ئەبێ بزانین ڕوون بێتەوە بۆ خەڵک ئەم شەڕە بۆچی کرا لەبەر چی کرا لەبەرنەوەیەکە بوو یان ئەوەیە کە بە خەتەری هەبوو لەسەر ئیسرائیل خەتەری دروستبوونی قومبەلەی نەوەوی لە لای ئێرانەوە قبول نەکراو بوو چ لە ناوچەکە چ لە ئیتحادی ئەوروپی چ لە عالەمە کەس ڕازی نەبوو ئێران کە چەکی نەوەوی هەبێت لەبەر ئەوە ئێران ئەبووە لەو نامەیە باش تێبگەشتایە و لەسەر ئەساسی ئەو نامەی کە هەموو عالەم بۆی ئێنارد ئیشی بکردایە لەسەری کە تۆ تێنەگەی لە نامەی ڕوونی ئەمریکا لە نامەی ڕوونی ئیتحادی ئەوروپی دەوڵەتەکانی تر هەموو تێنەگەیت ئەوە گەورەترین زەرەر بەخۆ دەیت و ئێستاژە بینین کە ئێستا زەرەرەکە زۆر گەورەیە بەڵام هێشتام هەر فرسەت ماوە کە ڕێبکەون کە چۆنەڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشترە ئەمە ئەوەیە بەڵام زانین شرتەکانی چۆنە بێت ئایا شرتەکان هەر مەسلەی نەوەویە مەوادی تەخسیبەکەیە یان مەسلەکەی وێت دەستوەران نەکرا لە کاروباری دەوڵەتەکانی دراوسێشیان و هەروەها دەست هەڵبگرێ لە پرۆکسەکانی ئەمانە هەمووی شروتن دەرەکەوێت لەم ڕۆژانی داهاتووە ئایا ئەم ئیتیفاقیە دەقەکە نیشی بڵاوەکرێتەوە لەوانەیە دەقی نهێنیشی تابێت بەڵام دەقەکان بەڕوونی دەرەکەوێت لەم عالەمی ئەم عەولەمە شت ناشارێتەوە. باش دکتۆر سامان دەتوانین بڵین ئێستا ئێران بریندار کراوە ئەوەی کە لە دوای جەنگی عراق و ئێران لە دوای ساڵی 1970ەوە ئێران ڕاستی بووی کە جەنگ ڕابگەێنە بە مەسلحەتی خۆی بە جۆرێک لە جۆرەکان دەتوانین بڵین وەکو شەریکی بریندار مامەڵەی کە لە دواتردا بە هێزێکی دیکەوە هەستایەوە سەرپێ ئەم جارە چۆن دەتوان ڕێخوێندنەوەی بۆ بکرێ ئەم جارەشەوە تا وەستا و دەوەستێ لە جەنگ و ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بچێتە ژێرباری مەرجەکانی ئەمریکاوە بەڵام پێشبین دەکرێت بۆ دوای ئەمە جارێکی دیکە ئەمریکا ئێران ببوورە چۆن هەڵدەسێتەوە و دێتەوە سەرپەی خۆی ئێران نتوانێت هەستێتەوە طبعاً ئێران هەستێتەوە چونکە ئیمکانیاتی ئابووری زۆر بەهێز هەیە یعنی تاقەی نەوت و غاز و ئابووری زۆر بەهێزە کە ئەگەر گەمارە ئابووریەکانی لەسەر لابچێت کە ئەو وعدیشان ناوە کە ئەو ئابووریانەیە لەسەر لابچێت کەواتە ئێران ئەبوژێتەوە بەڵام بژوانەوەکە بۆ ناو ئێرانە بێ یان جارێکی تر ڕوو ئەکاتەوە لەوەی کە بڵاوە بە هێزی خۆی بکاتەوە جارێکی تر وە بچێتەوە دەستوەران لە وڵاتەکانی ترا ئەوە ئەبێ ئینتیزاریکەن لەم جەنگە ئێران چی وەرگرتووە چی تێگەشتووە و خۆشتان نەزانن سەفی یەکەمی قیادەیەتی ئێران هەمووی لە ناو براوە تقریبا 16 بۆ 7 عالمی نەوەوی کوژراوە جگەل لە زەرەری مادیەکانی ئەو کە بینراوە و بیسراوە بەڵام ئێران بەڵێ ئەتوانێت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی هێزەوە خۆی دروست کاتەوە بەڵام ئەم جارە ئەبێت بە شێوەیەکی تر معاملە بکات لەگەڵ دنیای جیهانە و ئەتوانێت دەوڵەتێکی گەورە چونکە حەزارەتی هەیە دراوسەیەکی گەورەی ئێمەشە ئێمە حەز ناکەین شەڕ و باشە دکتۆر جۆری مامەڵەکەی ئێران دەبێت چۆن بێتتر لەمە و دوا لەگەڵ وڵاتانی دراوسێ وەروەها هەم جیهانیش بەگشتی دەبێت مامەڵێکی خۆگونجێن بێت یاخود بە نەرمی مامەڵە بکات یان چۆن بێت مامەڵەکەی بۆی جارێکی دیکە ڕوبەڕووی جەنگ و ئەوەی کە ئێستا ڕوبەڕووی بێتوانێت هەم جەنگە هەم قەیرانە بەڕاستی ماوەی چەند ساڵێکە تێدا پەڕێنێت بۆی ڕوبەڕووی ئەمانە نەبێتەوە
ئەبێ لە ئەساسی احترامی دەولی هەبێت لە بینی دەوڵەتەکان بۆ ئەوی تەدەخل نەکرێت لە ئیشوکاری یەکتریا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە ئەتوانن معاملەی باش بکەن لەگەڵ ئەم دەوڵەتانەی دەور و خولیا و دەرگاشی بۆ کراوەتەوە کە تەعامل بکە لەگەڵ ئەم هەموو دەوڵەتانە بەڵام ئەگەر هات و دەزوەرانی کردەوە جارێکی تر لام وایە وەزعەکە ئەگۆڕێ بە شێوەیەکی تر و ئێرانیش لەو واقعە تێگەشتووە و ئێرانیش ئەو زەربەی کە خواردی لە مەفاعیلی نەوەویەکانی چەند ساڵێک بردێ دواوە و ئەگەر هات و دەستی پێکردەوە ئەبێ لە ژێر ئیشرافی تاقەی زەڕی جیهانیا بێت نابێ بە هەوەسی خۆی هیمکات و تەخسیبیش نابێ بکات لە ناو ئێرانە ئەگەر پێویستی بیبێ کە مافێکی خۆیەتی بۆ ئیشی ئاشتی بیکات ئەو تا تەخسیبەکەی بۆ ئەنێرن بە پێی پێویست لە دەرەوەی وڵاتانی تر ئەتوانێ وەریگرێ واز لە تەخسیبی یۆرانێم بێنێت بۆ ئەوەی بتوانێت دەوڵەتی ئێران دروست کاتەوە و خزمەتی خەڵکی خۆی بکات و گەورەترین ئابووری بکاتەوە لە هەموو ڕۆکانەوە لە کشتتوکاڵەوە لە سیاحەتەوە لە چۆنەڵێ لە پیشەسازیەوە لە سیاسەتی دەولیەوە عیلاقاتی بەهێزە بێتەوە جارێکی تر یعنیەتەوە سەر شانۆی ناودەوڵەتی و عیلاقاتێکی چۆنەڵێ وەکوتم لەسەر ئەساسی احترامی دەولی ئەتوانێ معاملە بکە لەگەڵ هەموو دەوڵەتەکانی جیهانە. باشە دکتۆر سامان باسی ئێرانمان کرد بەڵام ئەوەی کە لێرەدا زۆر جێگی باسە بابەتی ئیسرائیلە. ئیسرائیل لە ڕابردوودا لە چەند شوێنێک و لە چەند دۆخێکدا بینیومانە کە بەڕاستی پابندی قسەکانی ئەمریکا نەبووە یاخود بە جۆرێک لە جۆرەکان گوێڕایەڵ نەبووە. ئێستا ئەمجارە بۆ ئەم ئاگربەسە پێشبینیەکەی یاخود خوێندنەوە چییە بۆی کە بەڕاستی ئیسرائیل پابندی قسەکانی ئەمریکا بێت وەکوی کە دۆناڵد ترامپ تکا لە هەردوو وڵاتەکەڵێ تکە پابندی ئەم ئاگربەستە بن کە ڕامانگەیاندووە ئیسرائیل پابند دەبێ؟ بەڵێ ئیسرائیل خۆتان نزانێن ئەبێ پابند بێت چونکە خۆتان نزان یەکەم کەس کە دەوڵەت کە پشگیری ئیسرائیل کە ئەمریکایە نیوەی ئەو موشەکانەی کە کەوتە خوار ئیسرائیل ئەمریکا کردێتی و ئیسرائیل دامی هەموو لۆجستی عسکەری ئەو کردێتی یعنی ئیسرائیل باش لەوە ژەزانێ کە ئەگەر دامی ئەمریکای نەبێ بە تاقی تەنیا ناتوانانی ئەم شەڕە بکە ڕاستە ئیمکانیەتی بەڵام ئیدامەی شەڕەکە زەحمە دەبێ وەگەر ئەمریکا لە پشت نەبێ لەبەر ئەوە خۆشی پێویستێتی یعنی ناوخۆی بەڵام ئایا ئەم شەڕەکە کرا و ئیسرائیل خۆی بە پیشانەیە کە براوەیە توانی مەفاعیلەکانی و توانی کە هەموو ئەم زەرەرانە بات مەسەلەی غەزە چی لێت ئایا غەزە بەشێگە بێت لە مفاوزاتە ئیسرائیل گوێ لە ئەمریکا طبعا با پێتان بڵێم ئەمریکا خۆی گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵگرت کە لە ئێران بات بالفعل یعنی پێنج ڕۆژ پێش زەربەکە ترامپ و نەتەنیاهو قسەیان کردووە لەبەر ئەوە هەندێشت هەیە جارێ ڕوون نییە لەم ڕێککەوتنە چی ئەکرێت و چۆن هەردوو لا ڕازی ئەبن بەم ئتیفاقیە ئایا گەر ناڕازی بوون تۆ بڵێ ئەتیفاقێکە ڕێنەکەوتن ئایا شەڕەکە دەست پێکاتەوە ئەمە سوالەکەیە یان ئەوە تا دەوڵەتەکانی جیهانیێنە سەر خەت کە نێڵن هەرچەند ئەگەر دووریش بن بتوانن بە ڕێگای گفتوگۆ لەسەر مێزی گفتوگۆ نزیکیان خەنەوە. باشە دکتۆر سامان کۆتا پرسیارەکەم هەرچەندە پێم وا بێجارێزوە بەس دەتوانین بڵێن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەرکەوتوو بوو لەوەی کە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران ڕابگرێت؟ بەڵێ ترامپ براوەی ئەوەڵ و ئەخیر بوو لەم شەڕا کە توانی بە کارێکی سەربازی ئەم شەڕە بوەستێنێت بێ ئەوەی هیچ زەرەرێ بگا بە جێشی ئەمریکی یان بە هیچ کەسیکە و لە ناو خۆی ئەمریکاش کە ئەوانەی دژیشی بوون دیموکراتیەکان ئیمڕۆ هاتوونەتە سەر خەت ئەڵەن ئیشێکی باشی کردووە و کەوتونەتە دەستخۆشی لی چونکە توانی هەم هەیبەتی ئەمریکا پیشان با لە بەردەمی جیهانە بەو کارێک کە کردی و هەروەها ناوخۆی خۆش کە ئەوانەی دژی بوون کەیانود نابێ هیچ بکا بێ ئەوەی موافقەتی کۆنگرس وەربگرێت ئەوەش ئەو دەنگانشی وسکوت کرد بەڵێ ئەو خۆی پیشانایە وەکو پیاوی ئاشتی
و شەڕی هند و پاکستانی وەستان لە چەند ڕۆژێکە ئەم شەڕەژە وەستێنە لە دوای 12 ڕۆژ لە 12 سەعاتا وەستانی یعنی نایبنێ شەری 12 ئەگەر بتوانین ئەم شەڕەی وەستان و توانی سەرکەوتوو بێت و هیواداریشین نەتیجەی ڕێکەوتنامەکە گرنگە لای من و ئەو چۆنەڵێ وەکووتم یعنی لە دەقی دیتێڵەکە ئەم شەیتانەکەی تایە اینجا بزانین ئەو شەیتانە لە چ لایەکایە لە چ شوێنێکایە بەڵام بەڵێ ترامپ هەتاکوون ئیستا ناڵم لەوانەیە شەڕەکە لەوانەیە ئێستا ئێمە قسەکەین ئیسرائیل هجووم کاتەوە سەر ئێران چووکە دوای ئەوەی ئەو ساڕۆخەی پێگەشتووە لەوانەیە هجووم کاتەوە و فعل و ڕەتفعلی ژەبێتەوە و شەڕەکە دەست پێکاتەوە بەڵام هەتاکوون ئەم دەقەی کە من و تۆ قسەکەین براوەی یەکەم ترامپۆ. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سامان شاڕی شارەزا لە سیاسەتی نێودوڵەتی کاژنەبێ ڕاستەوخۆ لە هەولێرە و میوانی پرسی ڕۆژ سپاس بۆ تەواوی زانیاریەکانت.